ئەو گۆرانیە پێشکەشە بە کاکە محەممەد گەردی خۆشەویست، پێشکەشە بە هومانی برای و پێشکەشە بە کاکە عەلی گەراوێژان و پێشکەشە بە کاکە سەرید گەردی خۆشەویست، پێشکەش دەکەم بۆ زامێ برام و بەژی مامۆستا. پێشکەشە بە کاکە مستەفا سەباح و کاکە پۆڵا بابۆڵی خۆشەویست، لەلایەن کاکە محەممەدەوە پێشکەش دەکەم بۆ دوورایە. کەچی یارێم ڕۆیە با تەنیا مامەوە، بادەم خام و ناڵۆ ئاخا هێش و زەماوە، وەم دەزانی یارێ دڵی ناگۆڕێنێ، بازێم دێڵێ و تەنیا ئاخا نازانێ من چێ، بازێم دێڵێ و تەنیا ئاخا نازانێ من چێ. خەڵچینە خەڵچینە وەرێم باوەرێ، جێبگرێن شاوانە لە گێریان و زارێ، باژینێم کۆتا بێ باخۆم بفاوتێنێ، نەخێر ئاوا باشە ئاما وازی لێ بێنێ، نەخێر ئاوا باشە ئاخا وازی لێ بێنێ. دەستم کاری بدین چەقۆیا زەلیدا بەدەستم، بڕیاریدا سەرم ببڕێ بەستوقتە جانە لە گەردنامەم بێڕەوە، باوشەی سەرزارم ببیستێ ئاق بڵێم زوڵم لێ کراوە، ئای زوڵم لێ کراو بێدین بێدین بۆ وات کردووەرە یا ئەمان ئەمان. کەوتمە داریای عشقی لایق و جوانێ، ئەو مانای دڵداری ئاخا هەرگیز نازانێ، هەرچەندە دانێرێ منە تۆم خۆش داوێ، یا نەما بێنێرە
چاوم پێت کەوێ هەر وەک دار و بەردە وێڵامی نییە ڕێگەم لە بۆ دەڵێ ئەمن چارێم چییە باشینم کۆتا بێ باخۆم بێفاوتێنێ نەخێر ئاوا باشاوە ئاخە وازی لێ دێنێ نەخێر ئاوا باشا ئاخە وازی لێ بێنێ